السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایشی پەروەردگار دەکەین بەو نعمەتەی کە بارانی بەڕەحمەتی باران بەسەر هەمولایەکمانە. خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی زیادی بکە و بەرەکەتی تێبخە، بەرەکەتی ئاسمان و بەرەکەتی زەوی لە هەمولایەکمان بکاتەوە. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، مسلمانانی بەڕێز، میوانانی ماڵی خوا، لە وتاری ئەمڕۆدا ئەچینە سەر بابەتێک لەو ئاکارە جوانانەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەمومانی ئاگادار کردێتەوە و لە هەموو خێرێک لە دنیا بووە پێغەمبەری خوا لە هەموو خێرەکان هەمومانی ئاگادار کردێتەوە. ئیماندارانی بەڕێز، ئێمە دێین بۆ وتاری هەینی هەر ئەوە نەبێ بین دانیشین و بگەڕێینەوە لەگەڵ خۆمان ئاشتێ نەبینەوە. ئەگەر ئینسان مرۆڤ لە دنیادا بچێ بۆ کاسبێک، بچێ بۆ هەر ئیشێک، هەموو ڕۆژێ بڕوا و لەو سەر بەدەست بەتاڵ بێتەوە، ئیشەکەی چەندێ خۆش بێ، بەڵام سێرەکەی لە لای دوای ئەو ئیشە وای لێ دێ بێتاقەت دەبێ لێی. ئەبێ ئێمەش عیبادەت دەکەین، هەموو جمعەیەک دێین بۆ مزگەوت دەکەڕێینەوە، لەگەڵ خۆمان بپرسین چی دەبینەوە. ئەوە گرنگەوە چیش بۆ خۆمان نەفسی خۆمان ئامادە ئەکەین و پاشانش چی بۆ ماڵ و مناڵمان ئەبینەوە و ماڵ و مناڵمان ئیسفادەی چی دەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادارمان ئەکاتەوە و ئەفەرمێ، ئەبی سەعیدی خودری ئەگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، پێغەمبەری نازدارە فەرمێ عليه الصلاة والسلام، ئیاکم والجلوس في الطرقات. ئامان وریابن ئەصحاب، یاوەران لە ڕێگاوبانی خەڵکی دامنشن. ڕێگاوبان ئەوەیە کە ڕێگایە کە ئینسان خەڵکەکان بە سەریا دەڕوا، بە ڕێگا دەچێ، یان جادەی ڕئیسی بێ، یان کۆڵان بێ، یا هەرچی شوێنێک بێ. چونکە بەڕاستی ئەو شوێنانە شوێنێک نییە مرۆڤ لەو شوێنانە دانیشێ، چی پیا و چی ژن. چونکە ئەگەر لەو شوێنانە دانیشی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکات چۆن دانیشین و چی واجبشە لەسەرمان. أصحاب ياوران فرميان قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم ما لنا بد من المجالسنا نتحدث فيها. أي پیغمبری خواه مدانشین قسەی خێر و باسی چاک و باشەی تایە. پێغەمبەری خوش فەرمووی عليه الصلاة والسلام، ئەگەر هەر دائەنێشن ئەمەی فەرموو پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، ئەگەر هەر دانشن ئەو کاتە چی بکەن؟ فەئیذا ئەبەیتم ئیلا المەجالیس، بۆ ئەمە دائەنێشن واتە ئەگەر دانیشتنێک لەو شوێنانە بۆ خێریش بێ، فەرمووی چی؟ فەعاعطوا طەریق حەقەه، واتە مافی ڕێگاوبانەکە بدە، مافی ئەو ڕێگاوبانە بدە کە تۆ دانیشتووی. ئەصحاب یاوەران فەرموویان، ئەی پێغەمبەری خوا، مافی چییە؟ حەقی چییە؟ وما حقه يا رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەری نازداریش فەرمووی، حەقی ئەوەیە غض البصر وكف الأذى ورد السلام والأمر بالمعروف والنهي عن المنكر. ئەم پێنجەی فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چاوتان داخن. دووەمیان فەرمووی، ئازاری کەس مەدەن لە ڕێگابانە. سێهەمیان فەرمووی، جوابی سەلام دەنەوە. چوارەمیان، هەرچی چاکە بوو ئەمری پێ بکەن، هەرچی خراپە بوو ئەوە خۆتانی لێ دوورگەون و خەڵکیش ئاگادارکەنەوە بۆ نەیکە. ئیماندارانی خۆشەویست، ڕێگاوبان بەڕاستی زۆر جار ئەچیتە کۆڵانێکە بینی کۆمەڵە پیا و دانیشتووە. ئێستا وایە عادەت، ئێستا وەش نەماوە ئافرەت لە بەردەم قاپی دانیشێ. پیاوێک بەگەڕەکیا دێ کۆمەڵی ئافرەت ئێواران هەر کۆمەڵ و لە بەردەم دەرگایەکدا ئەنیشێ ئەم ئافرەتانە. ئیمانداران، ئەمە شەرعی نییە. ئافرەت بێتە دەرەوە دانیشێ بە جلێکی تەنگ یان جلێکی ئەگە پۆشتەش بێ، چونکە جێگای ئافرەت ماڵە، نەک دەرگای حەوشەکەی. پیاوانش کاتێ تۆ ئافرەتێک لە کۆڵانێکۆ دێ، لە شەقامێک دەڕوا، ئەوێتی بڕوا لای دوکاندارێ شتێ بکڕێ، کۆمەڵێ پیا و ڕاوەستاون، ئەم ئافرەتە ناتوانێ بڕا. چۆن بڕا؟ تەماشاش کە عەکسەکەی ئەگەر بێت و کۆمەڵی ئافرەت دانیشتون،
پیاوێ دێ بەو ڕێگادا سێرەکەی پیاوەکە قاچێچێتە یەکە یانە بێت سەر بکاتە خوار هەتا بڕوان نابێمە ئیماندارن چی پیاو وە چی ئافرەت چونکە ئەبێ ئێمە ئەڕۆینەوە خێزانی من خێزانی تۆ لە بەردەم دەرگا دانیشتووە ئەبێ ڕۆیتەوە بڵێ ئافرەت وەرە ماڵەوە ئەم جمعەیە مامۆستا باسی تۆی کرد من ناتوانم گەڕەکەکە هەموو ئافرەتەکان بێرمە ژوورەوە بەس ئەتوانم خێزانی خۆم بێرمە ژوورەوە هەمومان ئەوە واجبێکی شەرعی لەسەرمان و هەموو پیاوەکانیش ئەو شوێنانەی دوکاندارە لە بەردەم بەرامبەر دوکانەکە دامنیشە کابرا دانیشتۆ بۆ کاسبیەک مەڕۆ شوێنێک بگرە و هەموو خەڵکی دانیشێ خەڵک نەوێرێ بەو کۆڵانە بەو شەقامە ڕەت بێ لە شوێنێکی ترۆ بچێ ئەبێ وریابین ئەمانە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ باش وایە چاک وایە داننشن ئەگە بۆ خێرش دانیشتن وریای ئەمانە بن یەکەمیانەوەیە چاوتان داخن هەر ئافرەتێک لە کۆڵان دانیشێ ئەگەر ناتوانێت چاوی داخە با بێتە ماڵەوە هەر پیاوێک لە کۆڵان لیا لەسەر شەقام دانیشێ ناتوانی چاوی خۆت بگری لەو شوێنە دامەنیشە شەرعەن دروست نییە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام چاوتان بپارێزن قل للمؤمنين هر پیغمبر نافرمی خدای گەورەش دەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم واتبڵێ ئەی پێغەمبەری خوا بە پیاوان للمؤمنين وللمؤمنات بە ئافرەتانش بڵێ با چاوانیان داخل لە نەمەحرەم نابێ ئێستا نەزەر بووەتێ شتێکی سادە ئیش لەوا نەماوە ئیماندارن نەزەر بووەتە شتێکی سادە تەماشاکردنی نامەحرەم شتێکی زۆر سادەیە پیاوێکە دیندار ئیماندار لە ماڵەوە دانیشێ کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنەکەی دێنێ دەیخاتە سەر موسەلسەلێک کچەکەی و خێزانەکەیشی بە تەکیۆ دانیشتووە و گەنجەکانش فێری چیەکە لە خۆت بپرسە و کاتە ئەو موسەلسەلە ئافرەتەکە ڕوتە یعنی ئەبێ ژنەکەی تۆ ڕوود بێ ئەمەت پێڵێ کچەکەی ڕوتە ئەبێ کچەکەت ڕوود بێ ئەمجا فێری چیەکە فێری دەرگای حرامەکاتەوە بۆ کوڕان گەنجان بۆ کچان فێری خیانەتەکە ژن چۆن خیانەتکا لە پیا و پیا چۆن خیانەتکا لە ژن بە سەعات و دوو سەعات دانیشێ بەرامبەری زۆر ئاساییشە ئەڵێ تەلەڤیزیۆنێ خۆەوەی نەزڕەیە هەمووی حرام دەنووسرێ لە سەرەتا تا تەواو دەبێ ئیماندارن ئەبێ وریابین یان لە موبایلەکەتدا ئێستا بەداخەوە کۆمەڵێ موسڵمانی متەدەیینش غەیری متەدەیین ڕسمی خێزانی لە فەیسبووکەکەی بڵاوە کاتەوە ڕسمێکی عایلێ دەگرێ مناسبەیەکە هەمووی بەجلی جوانەوە ڕێک ڕسمێکی دەگرێ و دای دەبەزێنێ لە فەیسبووک ئەوە زانن معنای چی ئیمانداران معنای ئەوەیە خەڵکی نەتەماشای خێزانم بکەن خەڵکی نەتەماشای کچەکانم بکەن خەڵکی نەتەماشای کەس و کارم بکەن بۆ ئێمە ئاوا بین یعنی نەزرە وای لێ هاتووە زۆر سادەیە چونکە بێ وریابین هەموو دەرگایەک لێرەوە تێ هەموو خراپەیەک لێرەوە دێ چونکە پێغەمبەری خوا زۆر ئاگاداری کردینەتەوە ئەبێ وریابین تەماشا لەو ڕێگاوبانە بێت چاومان داخین ئایا توانین لە ڕێگاوبان چاومان داخین بە تەئکید نەخێر کەواتە دامەنیشە لەو شوێنە چی پیا و چی ئافرەت نابێ یان نەک تەماشاکردن لە کۆڵانە دانیشتی بزان فڵان کەس ئەوە کی هات بۆ ماڵیان فڵان کێ ڕۆیشت چەند عەلاقەها بەدەستیەوە چی بردەوە کەی هاتەوە کەی ڕۆیشتەوە ئەمە گشتی دەرگای ئەوەیە کە لە بەردەم دەرگا و لە شوێنە گشتیەکان ئێمە دانیشین وامان لێ تەماشا دەکەین خۆ چاو زۆر جار ئەڵێن قسەی کوردەواریە چاو ناگیرێ ئەبێ وریابین پێغەمبەری خوا پێمان ئەڵێگە چاوتان ناگرن دامەنیشن لەو شوێنەدا چونکە ئەمە مافێکی ڕێگاوبانە مافێکە لەو مافانە پێغەمبەری خوا داوامان لێەکە یا عەلی بە ئیمامی عەلی فەرموو پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لا تتبع النظرة أي إمام علي سيرك بيغمري إخوان نصيحتي وصيت بكيكا بإمام علي أي منوتو إمام علي الله إمام علي تماشات كرت نامحرم يشتكي خراب هاتا برچاو دوباري مكرو وريابة دوبارة مكرو فإن لك الأولى وريابة يكم تماشا كردن بوتوية هیچی لەسەر نانووسرێ ئەی دووەمیان ئەی پێغەمبەری خوا لەیسە لەکە الآخیرە بەڵام دووەمیان بە تاوان و گوناح و سەرپێچی دەنووسرێ یەکەمیان
لا ئیرادیە بەعدەدا دەشتە ڕێگا شتێکە بینی سێرەکەی لەعنی عنقەس نەبووە سێر بەڵام دووەم سرت بەرز کرد و تەماشات کرد بەو چاوەت یەکسەر بۆ دەنووسرێ بە گوناحێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ ئەی عەلی تەماشاکردن لە دوای یەکتری مەکە ئیاکە وەننەظرە بعد النەظرە وریابە ئەی عەلی کە چی مەکە تەماشاکردن لە دوای تەماشاکردنی شتی خراپ مەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فإن الأولى لك والثانية عليك یەکەم بۆ تۆیە و دووەمش لەسەرتە ئەی ئیمامی عەلی ئەبێ وریابیت پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام پرسیاریان کرد لە رسول الله صلی الله عليه وسلم فەرموویان نظرة الفجاء واتە چۆن ئینسان ێژێ کتوپڕ شتێ ئەکەوێتە بەرچاوی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم جوبەیر بن عەبدوڵڵاه فەرمێ ئەمری پێ کردم کاتێ تەماشا شتێک کەوتە بەرچاوم یەکسەر ڕوو بگۆڕم نەڕۆم لەسەری ئەصرف بەسەڕەکە واتە چی بکە یەکسەر ڕاستەوخۆ تەماشایە ئەو مەکە و بەدوایە مەچۆ و بەردەوام نەبی لەسەری ئەوەیشی کە ئەکەوێتە بەرچاوت ئیمانداران مسڵمانانی خۆشەویست چونکە هەموو شتێک لە نەظرەیەوە پەیدا دەبێ هەتا ئەگەیەتە کۆتایەکەی خراپ ئەبێ ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار بزانێن لێرا ڕاوەستین حەزەکەم ئەوەکانی تر بە جوانی بە چاکتر بە باشتر لە خزمەتی جەنابتان ئەبین ئێوەش ئەزیەت نەدین وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين